ڕێگامان هەیە لە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا. باشترین ڕێگا کە ئەوەیە کە دەستی شۆ یان دەوروبەرت پاکبی، ئەوە لە هەمووی باشترە حەسەب منەظەمەی سەحەی عالەمی. ئەو بەکارهێنانی دەمامک یان کەمامە ئەویش ڕێگایەکە لەوە خۆپاراستن لە دژی ڤایرۆسی کۆڕۆنا. یەکێک لە هەر مهمەکانی ئەوەی بەرگری خۆت بەقووەتکەی یان مناعەی خۆت باشکەی ئەوەیە کە ڤیتامین سی، ئەو سەوائل و ئەو شتانە بخۆی، ئەوە شتێکی زۆر باشە. It's a very dangerous virus. It's an infection. It gets spread very easily. It's very widely. The deaths now are 2% in the whole world. You should be careful. بالنسبة لوزارة التندرستي بما خوشة كنالتشي كاتي دروز بكري حتى أو نخوشيا زي بزي ذكرتن بريكلامو خلكي كردستاني خومان تعليمات تشانو دابنين تصون خويا باريزن لو نخوشي.